گەڕانەوەی تامێکی 5,000 ساڵە، نانێک کە بە مخەمری مومیایەکی کون دروست کراوە. جه تلویزیون کردیا دنگی امریکای لواشنطن پایتخت افدم و همی دمینو باش ایرو پنجشنبه 18 پوشپرا 1726 کردیه لبرانبر نه تیرمه 1026 زاینه. افکار من بفراو نوری و از صالح دمیجر ام و دمجمیره جورا پیشکش دیکن. لەم بەرنامەیەدا جگە لە پێداچوونەوە بە گرنگترین ڕووداوەکانی ئەمڕۆ لەگەڵ ڕۆژنامەوانان و شارەزایانیش قسە دەکەین بۆ لێکۆڵینەوە لەلایەنە جۆرا و جۆرەکانی پێشهاتە گرنگەکان تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان ببێننەوە. پێشاتەکانی نێوان ئێران و ئەمریکا لە گۆڕانی خێرادان دوای هێرشی ئێران بۆ سەر کەشتیەکان لە تەنگەی هۆرموز و وەڵامی ئەمریکاش بۆ هێرشەکان و دواتر لێدوانەکانی ئەم دوایەی دۆناڵد ترامپ هەموو چاوەکان لە سەر کۆشکی سپین بۆ ئەوەی بزانن واشنگتۆن چی ڕێبازێک دەگرێتە بەرامبەر بە ئێران بۆ پێداچوونەوە بە دوایین هەڵوێستەکانی حکوومەتی ئەمریکا دەچینە لای هیوا سەلام پایامنێری دەنگی ئەمریکا کە لە بەردەم کۆشکی سپیەوە لەگەڵمانە. هیوا دوایین هەڵسەنگاندنی کۆشکی سپی بۆ ئەم پێشاتانە چییە؟ ئایا پەیامێک یان هەڵوێستێکی نوێ لەلایەن حکوومەتی ئەمریکاوە سەبارەت بە ئێران و ڕەوتی گرژیەکان لەم چەند کاتژمێرەی دواییدا هەبووە؟ سڵاو بەفراو مژاری ئەمڕۆی کۆشکی سپی و واشنتنی پایتەخت هەمووی دەربارەی بۆردومانەکانی سەر ئێرانە لە دووشەوی ڕابردوودا. ئێستا چاوەکان لەسەر ئێرانن، ئاخۆ ئێران پابند دەبێت بە بەڵێنەکانی یاخود نا. هەموو شرۆڤەکاران لەو بوارە چونکە ئەوەی کە کۆشکی سپی ڕایگەیاندووە ئەوەیە کۆشکی سپی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا شەڕی درێژخایانی ئامانج نییە، ناوێت شەڕی درێژخایان بکات، بەڵکو دەوەستێتە سەر ئەوەی کە ئایا ئێرانیەکان پابند دەبن بە بەڵێنەکانیان یاخود نا. بۆ ئەمەش مەرجەکانی دۆناڵد ترامپ ڕوونە کە بریتین لە دوو مەرجی سەرەکی بابەتی یەکەمیان گەروی هورمزە و بابەتی دووەمیان بابەتی ئەتۆمە. دوێنێ شەو بە کاتی کوردستان کە ئەمڕۆ بەیانی زوو کاتێک دۆناڵد ترامپ گەیشتەوە واشنتۆنی پایتەخت لە ناو فڕۆکە تایبەتەکەیەوە لێدوانی بۆ ڕۆژنامە نووساندا کە ئەمەش کەوتە دوای بۆردومانەکانی ئێران و ئاماژەی بۆ کرد کە ئێرانیەکان لە ئێستادا دەپاڕێنەوە بۆ ئەوەی ڕێککەوتنێک بێتە ئاراوە. بەڵام دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کەمتر متمانەی بە وعد و بەڵێنی ئێرانیەکان ماوە لەبەر ئەوەی ئەوان لە کۆبوونەوەکان شتێک دەڵێن و لە دەرەوەی کۆبوونەوەکان شتێکی دیکە دەڵێن. دۆناڵد ترامپ دیسان مەرجەکانی خۆی بۆ ئێران دووبات کردەوە کە دوو مەرجی سەرەکین. یەکەم کرانەوەی گەروی هورموز بەبێ قەید و شەرت، بەبێ ئەوەی ئێرانیەکان هیچ باجێک یان پەلاماری کەشتەکان بدەن کە لە ئاوە نێودەوڵەتیەکانی گەروی هورمزن. ئەمە یەکێک لە مەرجەکانی ئەمریکا، چونکە هەر پەلاماردانێکی کەشتیەکان واتە پەلاماردانی و هێرشی لێ دەکەوێتەوە بۆ سەر ناوخۆی ئێران. مەرجی دووەمی سەرەکی واسێنانی ئێرانە لە بەرنامە ئەتۆمیەکەی، چونکە ئەگەر ئێران پابند نەبێت بە بەڵێنەکانیەوە ئەوە دووبارە هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران دەست پێ دەکاتەوە. فەرماندەی ناوەندی ئەمریکا ڕایگەیاند کە شەوی ڕابردوو 170 هێرشی بۆ سەر ئامانجە جیاوازیەکان لە ناوخۆی ئێراندا کردووە. ئەم هێرشانە زۆرینەی بۆ سەردا مەزراوە سەربازەکانی وەکو پاسداران و ئەو شوێنانە بوون کە ئێرانیەکان هێرشی لێوە دەکەنە سەر کەشتیا نێودەوڵەتیەکان لە ئاوەکانی گەروی هورمزدا. بەڵێ باشە هیوا ینی ئەو بژن ئەنجامین هەلجەڤینە ناتۆیە لە ئەنقەرەی کۆ دۆه بوون چ بوون و دەربارەی وێدا تاگەهی نو هەنە لەجەمتە؟ بەڵێ مژاری ناتۆ مژارێکی دیکەی گەرمە لە واشنتنی پایتەخت بەهۆی ئەو کۆبوونەوانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە ئەنکەرەی پایتەختی تورکیا بەڕێوە چوون. کۆبوونەوەی زۆر بەرهەمدار بوون بە گوێرەی ڕاگەیاندراوەکانی کۆشکی سپی، دەسەڵاتدارانی کۆشکی سپی ڕایانگەیاندووە کە کۆبوونەوەکانی ئەنکەرەی پایتەخت زۆر بەرهەمدار بوون. چۆن بەرهەمدار بوون بۆەوەی کە ئەو پرۆژەی دۆناڵد ترامپ هەیبوو بۆ ئەندامانی ناتۆ پرۆژەکە سەرکەوتنی بەرچاوی بەدەستهێناوە.
وڵاتانی ئەندام لە ناتۆ زۆرینەیان ئەوەیان قبول کردووە کە بودجە و خەرجیەکانیان بۆ ناتۆ بەرز بکەنەوە بۆ ئاستی لە 5 داهاتی هەریەک لە وڵاتانە. هەروە ڕەزامەندیان لەسەر کڕینی چەک و تفاق لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە بەهای 3 بلیۆن دۆلار دەربڕیوە کە ئەو گرنگترین لەو چەکانەی کە ئەمریکا بۆ وڵاتانی ناتۆ دابینی دەکات بریتین لە موشکی پاتریۆت و هەروەها جۆرێک لە درۆن کە بە درۆنی نۆرس ڕۆب گرومەن ناوزەند دەکرێت. دۆناڵد ترەمپ بۆ خۆی ڕایگەیاند کە بە زووی ئەمریکا پێشەنگی بواری درۆنیش دەگرێت و لەو بوارەدا هەر خۆی پێشەنگە و پێشەنگەکەی زیاتر مسۆگەر دەکات. هەروەها لەبارەی ئیسپانیاوە کە پێشتر ڕایگەیاندبوو سزا دەخەنە سەر ئیسپانیا، پەیوەندی ئابوووریەکانیان لەگەڵ ئیسپانیا هەڵدەستپێرن لەبەرەوەی ئیسپانیا بەدەنگەوە هاتنی نەبوو بە پرۆژەکە، بەڵام دوێنێ کە بڵین دوێنێ شەو دەکات کە گەڕایەوە بۆ ئەمریکا ڕایگەیاند کە ئیسپانیەکان پابەندبوونی خۆیان بە پرۆژەکەەوە ڕاگەیاندووە و ئامادەیان دەربڕی و بڕۆپارەیەکی زۆریان بۆ ناتۆ تەرخان کردووە و دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا پێشوازی لەو هەنگاوەی ئیسپانیەکان کرد و بە هەنگاوێکی زۆر ئەرێنی وەسف کرد. باشە، هیوا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. هیوا سەلامان لەگەڵ بوو پایامنێری کۆشکی سپی لە بەردەم کۆشکی سپیەوە. سپاسی. شاندەکە هەڤەشا کۆنگرسێ کە ji her du partiyên Komarî û Demokrat pêk hat li kêleka hilcivîna NATOyê çend civîn li darxistin û ku piştgiriya Kongresê ji bo NATOyê dûpat bikin. Ji bo zaniyariyên bêhtirin ha peyamnêrê dengê Amerîkayê li Kongresê merîwan heme bi me re ye. Dema te baş be merîwan peyama herî girînga endamên Kongresê ji bo welatên NATOyê çi bû؟ بەڵێ گرنگترین پەیامی ئەو شاندەوە بوو کە ئەندامانی کۆنگرێز لە هەردوو پارتی کۆماری و دیموکرات بەردەوامە بن لە پشگیری ناتۆ و بەلایەنەوە گرنگە کە هاوکاری ئاسایشی نێوان ئەمریکا و ئەوروپا پتەوتر بێ بە تایبەتی لەم چەند ساڵەی دواییدا، چونکە هاوپەیمانەکە ڕوبڕووی هەنێک کێشە و پرسیار بۆتەوە سەبارەت بە خەرجی ئەندامان و توانای سەربازی و ڕۆڵی ئەمریکا لەم هاوپەیمانەتیە. وەجەختیان لەوە کردەوە کە بەردەوامن لە پشگیری ئۆکرانیا بە تایبەتی و ڕووسیا بە هەڕەشە بۆ سەر ئەوروپا دەزانن ئەمە یەکێ بوو لە گرنگترین بابەتەکان و هەروە خۆشحاڵی خۆیان دەربڕی بەوەی کە هەموو ئەندامانی ناتۆ لە ساڵ دووی کۆی بەرهەمی ناوخۆیان لەو لە توانەسازی سەربازی سەرفەکەن ئێستا. باشە مەریوان، یەکێک لە گرنگترین تەوەرەکانی کۆبوونەوەکانی با بڵێن لووتکەی ناتۆ ئەوە بوو کە باس کرا سەرۆکتران بڕیاری داوە پاتریۆت مافی بەرهەمهێنانی بدا بە ئۆکراین. ئەمە بۆچی گرنگە؟ بەڵێ ڕاستە ئەندامانی کۆنگرێس ئەم هەنگاوە زۆر بە گرنگ دەزانن. بە موشکی پاتریۆت ئامانجێکی ئامرازێکی زۆر گرنگە بۆ دابینکردنی بەهێزی بەرگری ئاسمانی، یعنی توانای بەرگری ئاسمانی ئۆکرانیا بەهێزتر بکات. لە ساڵی 2024ەوە لە کۆت لە سەرەتای ساڵی 2024 مانگی دوی ساڵی 2024 تا ئێستا کە رووسیا هێرشی بۆ سەر ئۆکرانیا هەڵگیرساندووە. رووسیا نزیکەی 10,000 موشکی ئاراستەی ئۆکرانیا کردووە. ئۆکرانیا توانیوێتی تەنها نزیکەی 2500 بەرپەرچیە و موشکانە بداتەوە. لەبەرەوە لە چەند ساڵی پێشودا هاوپەیمانان و ئەمریکا سەدا موشکیان بۆ ئۆکرانیا دابین کردووە، بەڵام ئەمە وەکو پێویست نەبوو نەتوانراوە زۆربەی زۆری ئەو موشکانەی کە رووسیا ئاراستەی ئۆکرانیانەکات بەرپەرچیان بدرێتەوە. لە چەندمانی ڕابردووشدا خواست لەسەر دەستەبەرکردنی ئەم موشکی پاتریۆت زیاتر بووە بەهۆی ململالەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و سەرۆکی ئۆکرانیا ڤلۆدیمیر زێلێنسکی هەمیشە داوای ئەوەی کردووە کە سیستەمی بەرگری و موشکی زیاتر بدەن بە ئۆکرانیا بۆ بەرپەرشدانەوەی هێرشەکانی رووسیا. بۆیە بەرهەمێنان یا ڕێگەدان بەوەی کە ئۆکرانیا موشکی پاتریۆت لە ناوخۆی خۆیدا بەرهەم بێنێت
دەتوانێت ئەمە کاتی بەرهەمێنان کەم کاتەوە ژمارەیان زیاد بکە لەبەرەوە زۆر گرنگە بێت بەڵام لێرە یەکشت گرنگە کە باسی بکەینەوەیە کە بەپێی لێدوانی بەرپرسانی ئۆکرانیا بەرهەمهێنانی ئەم وشەکە ئامادەکردنی کارگە و بڵین تەکنیکی تایبەت بۆی ئەم وشەکە لە ئۆکرانیا بەرهەم بێت نزیکەی ساڵێکیان پێویستە بۆ ئەوی بتوانن بە سەرکەوتوی بەرهەمی بێنن بۆیە کاریگەری دەست بەجێ بۆ ئێستا زۆرتر معنەویە وەک لەوەی کە کاریگەری پراکتیکی هەبێت. باشە مەریوان دەربارەی سووریەدا وەزارەتە دەرەوەی ئەمریکای ڕاگەهاند کوان دەست بە پێواژوویە دەرخستنە سووریە ژێ لیستەیە وڵاتین پشتگیرین تەرۆرێ کریە تا چ لەسەر vê mijareyê heye û giringiya wê çi ye؟ بەڵێ ئەمەیەکێکی ترە لە گۆڕانکاریەکانی سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە سووریا لە پێشرا چەند سزایەک لەسەر سووریا لابرا بوو لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەدەوە ئەم بڕیارەی وەزارەتی دەرەوە لە وەڵامی داوایەکی کۆنگرێزدایەت کە هەفتەی پێشوو ئەو داوای ئاراسی وەزارەتی دەرەوەکرا ئێمە لە دەنگی ئەمریکا لە ڕووماڵی هەفتەی پێشووماندا باسمان لەو نامەیە کرد کە دوو سیناتۆری دیموکرات و ئەندامێکی کۆماری ئەنجومەنی نوێنەران ئاراسەی وەزارەتی دەرەوەیان کردو و داوایان لە وەزیری دەرەوە مارکۆ ڕۆبیۆ کردبوو سووریا لە لیستی وڵاتانی پشگیریکاری تیرۆر لابات وەوتوبیان کە هۆکارەکانی دانانی سووریا لەو لیستەدا نەماون بە تایبەتی یەکێ لە هۆکارەکانەوە بۆ گرنگترین هۆکارەوە بوو کە ڕژەمی ئەسەد لەسەر حکوم بوو و ئێستا حکوومەتێکی نوێ هاتوۆتەوە سەر کار و دوێنێش سەرۆک ترامپ لە کۆبوونەوەی لەگەڵ ئەحمەد شەرع ڕایگەیان کە سووریا لەو لیستە لا دەبات دیارە هەردوای ئەوە وەزارەتی دەرەوە بە فەرمی ئەو پرۆسەی دەست پێ کردووە چونکە ئاگاداری کۆنگرێسی کردوێتەوە کە هەڵدەستێ بەلابردنی سووریا لە لیستی پشگیریکاری تیرۆر دەرکردنی سووریا لەم لیستە زۆر گرنگە چونکە بە پێی خەمڵاندنەکان سووریا پێویستی بە زیاتر لە 200 میلیارد دلار هەیە بۆ دووبارە بنیادنانەوەی وڵات و ئەم لابردنی سووریا لەم لیستە زۆر بربەست لە بەردەم و بەرهێنان و گەشەپێدانی ئابووری لا دەبات. بەڵێ پاملێرێ دەنگی ئەمریکایە لە کۆنگرێسێ مەریوان هەمە سپاس بۆ وان ئاگایان. هاتوچۆی کەشتیە نەوتەڵگرەکان لە تەنگەی هۆرمۆزەوە بە شێوەیەکی بەرچاودا بەزیوە دوای هێرشەنوەکانی ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی بە گوێرەی ئەو کۆمپانیانەی چاودێری بۆ هاتوچۆی کەشتیەکان دەکەن تا بەیانی پێنجشەمبە تەنها دوو نەوت هەڵگر بەرەو ئەو ڕێڕەوە ئاویە تێپەڕیون. سەرچاوەکان بە ڕۆیتەرزیان ڕاگەیاندووە کەشتیەکان ئیستا سیستمی ناسینەوەی ئۆتۆماتیکی خۆیان دەکوژێنەوە بۆ ئەوەی بە شاراوە و بەبێ دەستنیشانکردنی شوێنەکانیان بتوانن تێپەڕن. دوای هێرشی ئێران بۆ سەر کەشتیەکان لە تەنگەی هۆرمۆز ئەمریکا هێرشی کردە سەر چەندین ئامانج لە ئێران و سنتکام لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە ئێوارەی ڕۆژی چوارشەممە هێزەکانی ئەمریکا هێرشیان کردوتە سەر نزیکەی 90 ئامانجی سەربازی لە ئێران هەروەها ڕۆژی سێشەمەش لە هێرشێکی دیکەدا هێزەکانی سنتکام نزیکەی 80 ئامانجی دیکەی سەربازیان لەو وڵاتە کردە ئامانج و ئێرانیش لە وەڵامدا ڕایگەیاندووە هێرشی کردوتە سەر بنکەکانی ئەمریکا لە وڵاتانی کەنداڵ. ئەمریکای فشارە لەشکری لەسەر ئێرانێ زێدە کریە و بالێ دکشینە سەر ئارمانجێن لە باشوورێ وەلێتên نزیکی کەنداوا فارسی و تەنگاوا هەرمزێ کاربدەستên ئەمریکی دەبێژن کو ئارمانجا عێریشên dawiyên dijî mûşek dron radar û bingehên deryayî ئێرانê ew e ji navbirina gefa ku li keştiyên bazirganî tê kirin Washington dixwaze azadiya keştîvaniyê di tengava Hurmuzê da biparêze. Hevkarê me Ariş Saleh raportek amade kiriye. گوشارە سەربازیەکانی ئەمریکا لەسەر ئێران جارێکی دیکە بەرزبوونەتەوە بە تایبەتی لە باشووری ئێران و ناوچەکانی نزیک لە کەنداوی فارس و تەنگەی هۆرمز بە پێی بەرپرسانی ئەمریکی ئامانجە سەرەکیەکان بریتی بوون لە بنکەکانی موشک و درۆن شوێنەکانی هەڵگرتنی چەکی دەریایی ڕادارە کەناریەکان و ئەو ژێرخانانەی کە سوپای پاسداران بۆ هەڕەشە لە کەشتیە بازرگانیەکان و هاتوچۆی نێودەوڵەتی بەکاریان دەهێنێت ئەم لێدانانە بەهێز بوونە و بۆ تۆڵە لە کردەوەکانی ئێران. هەر ئێستا زۆر بە توندی لێماندەن دەڵێم 20 بە 1 لێمان داون هەر جارێک لێمان دەدەن ئێمە 20 جار بەهێزتر لێیان دەدەینەوە. ئەوە دوێنێ شەو بوو
شتێکی کەمیان کرد بەڵام بەڕاستی ئێمە تۆڵەی دوێنێ شەومان لێکردنەوە. لە ڕاستیدا لە 3 بەلەمیاندا نەک 2 بەلەم. کاتێک لێیاندان ئێمە لێماندانەوە بەڵام زۆر بەتونتر. ئەوەی سەرنجڕاکێشە ئەوەیە کە زۆربەی ئەم ئامانجانە لە ناوچەی باشووری ئێرانن، واتە ئەو شوێنانەی کە نزیکن لە تەنگەی هورمز کە یەکێکە لە گرنگترین ڕێگا دەریایەکانی جیهان بۆ گواستنەوەی نەوت و گاز. ئەم گۆڕانکاریانە نیشانەی ئەوەیە کە نیگەرانی سەرەکی واشنگتن لە ئێران تەنها پەیوەست نییە بە بەرنامەی ناوەکی یان گفتوگۆ سیاسیەکان. ئێستا ئازادی دەریاوانی، ئازادی هاتوچۆ و پاراستنی کەشتیە بازرگانیەکان لە تەنگەی هورمز بوونەتە خاڵی ناوەندی کێشەکە. ئەمە تەنیا ئەمریکا نییە کە ئەم نیگەرانیانەی هەیە، بەڵکو کۆمەلگای جیهانیش بۆیان گرنگە ئێران تەنگەی هورمز وەکو چەک بەکار نەهێنێت. Und wir haben ihm aus der europäischen Sicht heraus alle gesagt, لە ڕوانگەی ئەوروپیەوە هەمومان پێمان ڕاگەیاندووە کە سەرڕای ئەوەش ئێستا دەبێت ڕێککەوتنێکی بەهێز و بەردەوام لەگەڵ ئێراندا هەبێت کە بۆ هەمیشە گەروی هورمز بکاتەوە بەبێ هیچ باز و ڕسوماتێکی گومرجی بە هەر شێوەیەک بێت و لەسەری هەمووشیانەوە دەبێت ڕێککەوتنێک لەسەر بەرنامە ئەتومیەکەی ئێران بکرێت. لە ڕوانگەی ئەمریکاوە هەر هەڕەشیەک لەسەر ئەم ڕێگا دەریاییە هەڕەشیەکە بۆ بازاری وزەی جیهانی، ئاسایشی هاوپەیمانانی لە کەندا و بنەمای ئازادی هاتوچۆ لە ئاوە نێودەوڵەتیەکان. بۆیە ئەو گوشارە سەربازیە نوێیە تەنها وەڵامێک نییە بۆ هێرشەکانی دوایی، بەڵکو پەیامێکی ڕوونیشە بۆ تاران. ئامریکا ڕێگەن نادات تەنگەی هورمز بکرێتە ئامرازی فشار لەسەر جیهان. لە هەمان کاتدا ئەم پەرەسەندنانە نیشان دەدات کە گرژیەکانی نێوان واشنگتن و تاران دوای واژۆکردنی لێک تێگەیشتن نامەکە گەیشتووەتە قۆناغێکی نوێ، قۆناغێک کە تێیدا مەیدانی سەرەکی ململانێ لە مێزی گفتوگۆوە بەرەو ئاوی کندا و تەنگەی هورمز گواستراوەتەوە. بەڵێ بینەران ئازیز، وەک لەم راپۆرتەدا بینیمان پانتایی ڕوبەڕووبوونەوەی ئێران و ئەمریکا چیتر تەنیا لەسەر پرسی ئەتۆمی نییە. ئیستا تەنگەی هۆرمۆز و ئاسایشی کەشتیوانی نێودەوڵەتی بووەتە یەکێک لە تەوەرە سەرەکیەکانی ئەم قەیرانە و هەر ئەمەش ڕاهەندە ناوچەی و جیهانیەکانی ئەم گرژیەی فراوانتر کردووە بۆ ئەوەی بزانین ئەم پێشهاتانە چی کاریگەریەکیان لەسەر داهاتووی پەیوەندیەکانی نێوان تاران و واشنگتۆن هەیە و هەروەها ئایا ناوچەکە پێی خستووەتە قۆناغێکی نوێی ڕوبەڕووبوونەوە یان نا؟ لەگەڵ مەیسەم مرادی شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە دانیمارکەوە قسە دەکەین. کاک مەیسەمەوە کاتت باش. ئەگەر ئەم پێشهاتانە بخەینە پاڵ یەکتری لە هێرش بۆ سەر کەشتەکان لە تەنگەی هۆرمز و هێرشە بەربڵاوەکانی ئەمریکا تا وەڵامدانەوەی ئێران و هەڵوێستەکانی ئەم داوای دانەڵد ترامپیش، ئایا دەتوانین بڵێن سروشتی ململانەکان گۆڕاوە؟ سڵاو ڕێز بۆ بەڕێستان بفراوخانم کاتۆم و کاتێکتان باش. دەزانی بابەتەکە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ کاتێک کە ئاگربەستیان کرد و واژۆی لێکتێگەیشتنەکە لە نێوان ئەمریکا و ئێراندا کرا. کۆی سەرەکی ئەو لێکتێگەیشتنە کە واژۆ کرا لەسەر گەروی هۆرمۆز بوو، ئەوەی کە لەسەر هێڵی باشووری ئێران بوو ئێستا کە شەڕوبەریە کەوتنەکانیان هێرشەکانی ئەمریکا زیاتر لەو بەرەیە دەڕواتە پێشەوە. ئەمریکا دەیزانی کە گەیشت بۆ دەرەنجامەی کە ئەو مەترسیانی کە ئێران دروستی دەکات بۆ کەشتەکان لە گەروی هۆرمۆز و بەتایبەت بە سنوورە ئاویەکانی ئێراندا کە تێدەپەڕن خەسارێکی زۆری ئابووری هەیە، بەتایبەت لە خودی ئەمریکا نرخی سوتەمەنی بەرز کردەوە، لێرە لە ئەوروپا نرخی سوتەمەنی بەرز کردەوە و ئەمە لەلایەن وڵاتانی ڕۆژاواییەوە قبوڵکراو نەبوو. بۆیە دۆناڵد ترامپ لەبەرەوەی کە کێشە و گرفتی ناوخۆیی بۆ دروست نەبێ هاوکات لەگەڵەوەدا کە ئەو هەڵبژاردننی میتێرمەکە لە ئەمریکادا هەیە لە مانگی نۆڤامبەردا پێویستی بە ئەوە هەبوو کە بە جۆرێک لێک تێگەیشتنێک دروست بکە لەگەڵ ئێراندا بۆ ئەوەی کە هۆرمۆز بکرێتەوە. ئێرانیەکان بەڵێنیاندا بوو واژۆی ئەویانە کردووە کە مەترسی دروست نەکەن لەو ماوەیەدا کە گفتوگە و دانوستانەکان هەیە کە ماوەی 6 ڕۆژ هەیە. بەڵام وەک چۆن کە دۆناڵد ترامپ خۆی وتی کە ئێرانیەکان داوایان کردووە بۆ ناشتنی تەرمی حەلی خامنەیی هێرش نەکەینە سەریان، ئێمە یەک هەفتە کاتمان پێیانداوە بەڵام ئەوان باشە. کاک مەیسەم وەک ئاماژەت پێکرد ئێران بەڵێنی ئەمەی داوە کە هێرش نەکات و تەنگەی هەرمۆز بکاتەوە. ئەگەر وایە
ئامانجی ئێران لە دروستکردنی ئەم قەیرانە چییە؟ یعنی ئەوێ چی پەیامێک بگەێنێت بە ڕۆژاوا و ئەمریکا؟ ئەوێ خاڵێکی سیاسی زیاتر وەرگێ یان پەیامێکی دیکەی هەیە؟ ویستم لە درێژەی بابەتەکە ئەوە بڵێم کە لە دوای ئەوەی کە ئەو لێک تێگەیشتنە واژۆ کرا ئێمە بە دوو بابەتمان بینی. یەکێکیانەوە بوو کە مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا جێبەجێکەری بووە سەرپەرشتیاری بوو. ئەویش ئەوە بوو کە لە نێوان ئیسرائیل و لوبناندا لێک تێگەیشتنیان ڕێکەوتنێک واژۆ کرا کە بۆ خۆی مێژووی بووە. زۆرێک لە چاودێران باز لەوە دەکەن کامە سەرەتای شوونەناوەوەی لوبنانە بۆ پەیمانی ئاشتی ئیبراهیم. ئەمە لێرەدا بووە هۆی ئەوەی کە ئێران هەست بکات کە جبهەی یان بەرەی لوبنانی خەریکە لە دەست دەردەچێت. هاوکات لەگەڵ ئەوەدا مارکۆ ڕۆبیۆ بە سەرپەرشتیاری کۆبوونەوەیەکی کرد لەگەڵ وڵاتانی کەنداودا کە بەیاننامەیەکیاندا دەرەوە. ئەویش ئەوە بوو کە بە سنوورە ئاویەکانی عوماندا دەبێت کەشتەکان تێپەڕن و ئەمریکا ئەم دەست پێشخەریە کرد. ئێران دووبارە هەستی بەوە کرد کە لە باشووری ئێرانیشەوە خەریکە مەترسی بۆ دروست دەبێت. کەواتە هێڵێکی ڕاستەوخۆ هەبوو لە نێوان باشووری لوبنان و باشووری ئێران کە بۆ ئێران خەریکە خراپ تەواو دەبێت هاوکێشەکە و بە زیانی تەواو دەبێت. ئەو سنوورە ئاویە کە دیاریان کردووە بە عوماندا تێپەڕێت ئەگەر ئاسایی بێتەوە ببێت بە ئەمری واقع بۆ ئێران وەکو شکستێکی گەورەیە. بۆیە ئێران لە نێوان بژاردەکانی خۆیدا من پێم وایە ئاوا بێت دەکاتەوە سوپای پاسداران. پێی وایە کە سەقامگیربوونی گەروی هۆرموزیان باشووری ئێران بەو جۆرەی کە ئێستا هەیە کەشتەکان بە سنوورە ئاویەکانی عوماندا تێدەپەڕن بە زیانی ئێرانە. کەواتە ناسەقامگیرکردنی باشووری ئێران و گەروی هۆرموز زیاتر بە قازانجی ئێرانە بۆی کە ئەمرێکی واقعەیە کە ئەمریکا دەیهەوێت دروستی بکات لەگەڵ وڵاتانی وەکو ئێمارات بەحرین و کۆیت سەر نەگرێت و نەچەسپێندرێت. ئەوەیە کە ئێران هێرشەکانی کردووە. ئەگەر چاوری بکەیت لە دوای ئەوەی کە ئێران هێرشەکانی کردە سەر ئەو کەشتیانەی کە لە گەروی هۆرموزدا تێدەپەڕن ئەمریکاش هێرشەکانی زیاتر کردووەتەوە. فاکتەر گۆڕانی کاک مەیسەم هەر لە درێژەی قسەکانی جەنابتە ئەمڕۆ عەمانیش ڕایگەیان کە بە دوای ئەوانیە پارە لە تەنگەی هۆرمۆز لە کەشتیەکان بگرێ. بەڵام با بڕۆینە سەر ئەوەی کە مادام ئێستا واقعەکە وایە و ئاڵۆزیەکان و گرژیەکان زۆرتر بوون. ئەگەر بێت و دۆخەکەر ئاوا بەردەوام بێت وەک بلومبەرگ ئەمڕۆژ بڵاوی کردەوە بە شێوەیەک لە شێوەکان هاتوچۆی کەشتەکان لە تەنگەی هۆرمۆز بە تەواوی تقریباً پەکی کەوتووە. ئەگەر دۆخەکەر ئاوا بمێنێتەوە بەڕای ئێوە پێدەچێت ئەمریکا هەنگاو بنێت بۆ کۆنتڕۆڵکردنی تەنگەی هۆرمۆز؟ کۆنتڕۆڵکردنی تەنگەی هۆرموز یان کۆنتڕۆڵکردنی ئەو دوورگانەی ئێران لە باشووری ئێران پێم وایە کە تێشوویەکی زۆری هەیە بۆ ئەمریکا و ئەمریکایەکان بۆ خۆشیان ئاگاداری ئەو بابەتە هەن. بەڵام ئەوەی کە ئەمریکایەکان لەم قۆناغی ئێستادا دەستیان بۆ بردووە و یاریەی کە دەیکەن ئەوەیە کە بردنەسەرەوەی ئاستی هێرشەکان و پەرەپێدانی جوگرافیای هێرشەکان بۆ ورترکردن و استراتیژیکردنی ئامانجەکانە. ئەگەر چاو لێ بکەیت لە دوێنێ و پێرەوە مەودای نێوان هێرشەکان کەم بووەتەوە. ئێستا لە چەند کاتژمێر جارێکە هێرش دەکەن هەر ئێستا کە پێکەوە قساکەین ئەمریکیەکان هێرشیان کردووە سەر چابەهار و بوشە کە 4-5 ساعت پێشیش دووبارە هێرشیان کردبوو. هاوکات ئەگەر چاو لە هەڕەشەکانی دۆناڵد ترامپ کە دۆناڵد ترامپ دەڵێت کە ئێمە دەتوانین پردەکانی ئێران و ژیەکانی وزەی ئێران لە ناو ببیت. دوێنێ شەو دوو پردی گرنگی ئێران پردی بەڵام بچووکە کراوەتە ئامانج و هاوکات وێستگەیەکی بچووکی کارەبایی لە چابەهار کراوەتە ئامانجەمە بۆ خۆی پەیامێکە ئەومان پێدەڵێت کە ئەگەر ئێران بەردەوام بێت لە دروستکردنی مەترسی بۆ کەشتیانەکە هەیە لە گەروی هۆرموزدا ئەمریکا ئاستی هێرشەکانی دەباتە سەرەوە قۆناغ بە قۆناغیان کەیجەیی دەیباتە سەرەوە چاوەڕوانی دەکرێت کە زیاتریش جوگرافیاکە زیاتر بێ لەبەرەوەی کە لە دوێنێەوە ئەو ناوچانەکە زیاتر بووە. کاک مەیسەمەگەر بە خێرایی زۆر پێمان بڵێ زۆر بە کورتی پێم بڵیت وەکو دوایین پرسیار دەمەوێت بپرسم ئێران تا چه ڕادەیەک ئەتوانێت توانای بەردەوامی هەبێ لە دروستکردنی ئەم قەیرانانە و ئەم ڕوبەڕووبوونانە؟ ئەگەر بابەتەکە دروستکردنی مەترسی بێ ئێران تەنان لە تارانیشەوە دەتوانێت کە گەروی هۆرموز سەقامگیریەکەی لە ناو بباتەوە چەندانە موشک ئاراستی گەروی هۆرموز بکات. ئەو کەشتیگەلە کاتێکە بێتە ڕێڕەوی بازرگانی ئەبێ 100% ئاسایشی تێدا بێت ئەو کۆمپانیە گەورە کەشتیڕانیانە مەترسیان بۆ دروست نەکرێەوە ئەتمینانی ئەوەیان هەبێت کە کەشتەکانیان بەبێ هیچ کێشێک تێ ئەپەڕێت. ئێران دەتوانێت تەنان لە تارانیەوە مەترسیە دروستکە. بابەتەکەی لێرەدا ئەوەیە کە
بردنەسەرەوەی تێچوو بۆ ئێران دۆناڵد ترامپ وا بیر دەکاتەوە لە ئێستادا و تیمی دۆناڵد ترامپ کە ئەگەر بڕیارە ئێران مەترسیەکان دروست بکە دەبێت ئێمە ئاستی هێرشەکانمان ئەوەندە لەسەرەوە بێ زیانەکان ئەوەندە لەسەرەوە بێ کە ئێران پاشەکشە بکات لەوەی کە مەترسی دروست بکات. بەڵێ زۆر سپاس مەیسەم مرادی شارەزای پەیوەندی نێودەوڵەتەکان کە لە دانمارکەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ڕێست. راوشکار آلمانی فریدریک مرز ایرو گوت کو آلمانیا ده موشکن تاماهاک جه امریکای بکره و وان لسر آخا خواه بجه بکه. مرز جه قانوندانه را گوت کوی لکلکا هلجوینا ناتو یا لانقره پیمان به حکومت امریکی را امضا کریه. وی گوت والهیه که استراتژیکا گرینگ ده پاراستنا خود دادگرن و ده همان دمیدا کار دکن که سیستم خوین اوروپی پیش و ببنو وان لأوروپای بجه بکن. برلین افگاو وکو ریگرتنه که بهز لدجی روسیای آویتیه ده دمکه دا که اوروپی چکن خواه ین وها جبو خواه پیش دخن. اف کرینا پلانکری به هولدانا سروک امریکای دونالد ترامپ را لهفته که دبیجه دوی هوالبلدین اوروپی جبو اولهی خواه تف بگرن. بەڵێ لە لووتکەی ناتۆ لە ئەنکەرە کە کۆتایی هات پەراوێزەکانی لەوێ کۆتایی هاتۆ بەڵام پەراوێزەکانی هێشتا هەر بەردەوامن لە کاتێکدا کە حکوومەت باز لەوە دەکا کە لووتکەکە بە سەرکەوتنێکی زۆر با بڵێن دیپلۆماسی دەزانێت و ناوی دەبات بەڵام دەڵێ لەلایەکی دیکەشەوە هەواڵەکان باز لەوە دەکەن هەزاران کەس لە وڵاتە دەستگیر کراون و ئەمەش نیگەرانی بەرفراوانی با بڵێن چالاکوانانی مافی مرۆڤی لێکەوتوەتەوە لەم بارەشەوە هاوکارمان ئەیوب دێمێر لە ئەستەمبوڵەوە راپۆرتێکی بۆ ئامادە کردوون با پێکەوە بیبینین. Civîna NATOyê duh dawî bû lê encamên ku li ser gel pêk hatin hê jî berdewam dikin. Wezîrê Karê Hundiriyê Tirkiye Mustafa Çiftçî îro roja pênçemê ragihand ku 4412 kes ji ber egerê lûtkeya NATOyê ya Enqerê hatine desteserkirin. Ku yek ji van jî Sevinç Hocaoğulları ye. Ew bi xwe him parêzer e û him jî serokatiya rêxistina mala gel ango halkevlerî dike. Hocaoğulları radigîne ku ewan dema xwastin ku bi endamê rêxistina xwe ra mafên xwe demokratîk cîbicî bikin yekser hatin desteserkirin. Hocaoğlu hestê xwe ji dengê Amerîkayê ra wiha diyar kir. NATO'ya hayır koordinasyonu olarak bir çağrı yaptık. مەخواست ku em bertêkeke demokratîk nîşan bidin. Lê encam çi bû? Polîsan me girtin nav ablûkayê û dûrê jî ez jî têde bi 36 hevalê din re girtin bin çav. Ez rojek din dibin çav demam û paşê hatim berdan. Ciyê van kirinan di nav hiqûqê de tune ye. Vana tevahî tiştê bi kêfî ne. Sevinç Hocaoğulları barê dikişine ser hewildanên desthilatiyê û radigîne ku dema civîna NATOyê kete rojevê hikûmetê jî dest bi seferberiya binçavkirin û zindankirina gel kir. İktidar bir seferberliğe başladı. O seferberlik ji ber civîna NATOyê bêtirî 4000 kes bi awayekî bê hiqûqî hatin binçavkirin. Ji vana 105 kes jî hatin zindankirin. Hikûmet bi sedema NATOyê ji kesên ku maf daxwaz dikin yê ku azadiya jinê û civakê diparêzin ji wan tolê hildide. Protestokirin mafekî zagonî lê hikûmetê ev mafê Sûriştî çend roje ji destê gel girt û bin pê kir. Rexistinên demokratîk vê helwesta hikûmetê bi tundî rexne dikin. Ew radigînin ku hikûmet ji bo ku mêvanên wî aciz nebin li ser gelên xwe zextê mezin pêkaniye. Hevserokê giştî yê Sendîkaya Ketkarên Xizmeta Civakî ya Tenduristiyê SSê Sıdık Akın ev yek ji dengê Amerîkayê ra wiha nîrxand. Türkiye bi sedan insan hatine girtin vegat girtîgehê de ne di nav vana de bi rastî pênc hev jî endamê me jî hebûn. Du êvarê parêzera me hate berdan îro endamekî me li Anqerê ew wê bêdarizandin li emniyetê ve îro derê dadgehê hikûmet bi va tehdîtên xwe bi vên polîtikayên hişk kogelan ketkaran an jî karkeran ê ku em bêjin tekoşîna aştî û demokrasiyê de wa biberçixîne
و وی اقتدارا خو بدومینه هێژای دیارکردنێک و حکوومەتا ترکیە وان پرۆسەدوران بە ئاوایەکی نۆرمال دیار دکێ li gor حکوومەتê kesên ku hatine binçavkirin û desteserkirin ji bo ewlahiya civînan NATOyê pêdivî tê diyarkirin. Lêgel van bergiriyan pir zêde dibîne. Eyüp Demir, Dengê Amerîka, Enkere. بەڵێ بەفراو دۆ سەرۆکی ئەمریکا دۆنالد ترامپ ژی بەحسا هەندێک ئەوان کرد ئاغافتنە خۆدا گوت کە وی دخواست کە ڕۆژنامەوان گەلێک لەوێ دەرێ هەبوون لێ دیارە هەنێک بەند هاتوبوون دانیش بۆ ئەولەهیە وەکو کە ئەیوب ژی دراپۆرتە خۆدا نارد و ئیرۆژی وەزیرێ نافخۆیی تورکیە مستەفا چفچی راگەهاند کە وان 4412 کەس ji ber sedemên girêdayî ewlehiya hilcivîna NATOyê li Enqereyê desteserkirinne. Rexistinên sivîl van pîvanên hikûmetê bi tundî rexne dikin û dibêjin ku ew fişareke mezin e dibe ser xelkê xwe da ku mîvanên xwe yê NATOyê razî bike. Ji bo ronîkirina vê mijarên niha pemêr ما أيوب دمير جاء أنقرة بمرايا دم باش أيوب نرازيبون وبرتكن خلكي بيتر دربال چدانه صالح راستي اوا اماما سه روجه امتکارن بیجن کو روشکا اوارته لانقره دست بکربو لایرو هنکی اف روشا اوارته سست کرن کولانه کول انقره هاتبون گرتن وکرن او زور کس انا دکارن بچن کاری خو چخه هفته کی هماما کارمندن یعنی ی انقره توایی کتبون بتلانه دیسا گله کس نکاربون بچن کاری خو موتور بایک بون سرویس دکرن جبوانجی ری قدخبون او ایرو وانا توایی هاتن وکرن دکارن بیجم کو انقره با اوه کی دن کته روشکا نورمال لی راستی گازینجی گل دوی دری دا هنه اف تشتین کو پی کاتن یعنی تی دیار کرن کو پهوجه نیم بو کو ترکیه انجی حکومتا ترکیه وان تشتنا جبو گل خو بکه من ایرو لکولانا جی راستی گلک کسی را پرسی مگو یا هنه بیا چواد بینن یعنی د بجن ام دیجی ناتو نین کو وی دری ناتو جویناوی تی چیکرین لی اف برگرین کو علی حکومت با هاتنه گرتن راستی هوجه نیم بو اوقاس تند بباوا أيوب الروي ياسائية وشارزاني ياسا أم كاري حكومة شون هالدا سنجينن تاچن شر بابلين الروي ياسائية والروائي هي أم كاري حكومة راستی یعنی دسپیک داجی دیار بو یعنی وزیرین هندورین دیار کرد کو 4412 کس کرنه بنچاو پریوانا آنا هی تین دارزاندن جوانا 305 کس آنا هاتن دستکرین یعنی کتن خستن زندانه دارزاندن بردوام دike dinavananda hukuknasenin kesin siyaset medarherin disak reveberin sendikaya reveberin rekstinin demokratik u gelle kesindin heyetine darzandın rasti devederi da rehnek seri ewe he yani تگوتن کو مثلا رخصتن حقوقناسان دبیجن کو که وان کسانا سوژه کرنه هوجه یعنی لازمه دمکات بری دا و سروانا دا بچیا جبو چون اون راوستیان جبو کو جینا ناتو پی کات و اف تشتانا چیکرین یعنی دوی واری دا جی نظر حکومت رخنه بردام دکم پارتین سیاسی اپوزیسیون جی و یکی بتوندی رخنه دکن باشه ایوب هرچندی دسپیکا برنامه بریم دست به که مشته پرسی تا گوت اجی و برسوی نظام لیجاره که دجی یعنی او کسانه چاو هاتنه گرتن لکولانان هاتنه گرتن دماکو دخواستن درباسی اوه ببین روزنامه وان بون یعنی ناسنامه وان چی بو هنک زلالیت و درباره دجالی حکومت دقت نبویه راستی هیه که یک ساله یعنی دوی داری دا تشکیل خوازن بیجن yani prewan embejin seridane ser mali wan mesela destiye seri sübe saat 5 şefaqeda bitundi bawek embejin polis hem mutev vek biçekan da agri malawan kirne usagatne hinkes nav cada da yani mesela jibo bergri anje evlekari naslama per kesan da person ewan hinkesan ji kolan andegrin dehladın da jibe ve nevi lgori hin tedbir anji hinkesendin hatine bin çavkirin ledve deri da dikarin bejin ko ev şevaz çi dibe bila bibe ji ber sedemê NATO'ya ji bo jî bertek herî zêde divî warî da derdikevine pêş lê heya niha jî hikûmetê tiştekî vebir negotiye îro daxuyaniya Serokvezîrên Tirkiyeyê hundirîn derket ew jî dibêjin ku li ber egerê NATOyê me ev kesana xistine hundir ku keşe dernekevin. Belê pemlêrê dengê Amerîka li Enqereyê gelek spas ji bo van zaniyariyên Eyüp Demir. گەورەکان لە واشنگتۆن دەدرێن.
لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنتۆن بلەز و هورگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. پرسەی عەلی خامنەیی لە عێراقدا کاردانەوەی سیاسی زیاتری لە با بڵێن زیاتر لە ڕووداوێکی ئاینی هەبووە لە کاتێکدا بەشێک لە چاودێران ئەم ڕێوڕەسمە بە نیشانەی بەردەوامی نفوزی ئێران لە عێراق دەزانن هەندێکی دیکەش پێیان وایە کە حکوومەتی بەغدا بە بەهێزکردنی سربەخۆی سیاسی خۆی هەوڵی کەمکردنەوەی بازمای ئەم نفوزە دەدا. با پێکەوە راپۆرتی سنوور کەریم لە سلێمانیەوە سەبارەت بەم بابەتە ببینین. مەراسیمی تەرمی خامنەی لە عێراق و لە ناودڵی پیرۆزی شیعەکاندا لەگەڵەوەی نەریتێکی دینیە، بەڵام بەڕای بەشێک لە چاودێرانی سیاسی پەیامێکی سیاسی لە ناوەخەندا هەڵگرتووە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ چەندین سەدە پێش ئێستا. لەلایەکی تریش هەوڵی ئێرانە بۆ گواستنەوەی ناکۆکە ناوخۆیەکان بۆ دەرەوەی وڵاتەکەی خۆی. پەیوەندی بۆ یەکە من لێرە قوڵاییم هەیە، لێرە پەیوەندیم هەیە، لێرە عیلاقاتی ئەوەم هەیە، لێرە خەڵکم هەیە. ئەمە لە دوای شەڕی تڕۆژە و دوای شەڕی چەند ڕۆژی دواتی تڕۆژە ڕێکمانای ئەوەیە کە ئێرانەڵێ هێشتا من دەستبەرداری ئەو عیلاقاتە دەرەوەیە نەبوومە کە هەمە. وێڕای ململانەی سیاسی و مەسەبیەکان لە عێراقدا، بەڵام ژنە پارێزەرێک دەڵێت ئەمە پرسی مەسەبگەرایی لە عێراقدا تۆختر دەکاتەوە. عێراقیش لە دەوڵەتی مەدەنی دوور دەخاتەوە و هاوڵاتیانی عێراق دەبێت بۆ مێژوو باجەکەی بدەن. بابەتەکە ڕەهەندی سیاسی هەیە، ڕەهەندی دینی هەیە و لە ئەنجامە ئەبێتە ئەوەی کە جارێکی تر کێ باجی هەموو ئەم کێشانە بە هاوڵاتی و هاوڵاتی بوون. ئەوەی کە لە ڕابردووە ئیشی لەسەر کراوە کە عێراق بەرەو مەدەنیەت بڕوات چاوانەوە ئەمە جارێکی تر کێشەکانی قوڵ کردەوە. وێڕای نیگەرانی بەشێک لە چاودێرانی سیاسی کورد لەم دۆسەیە، بەڵام هەڵوێستەکانی سەرۆگۆزیرانی نوێ سەبارەت بە وردەکاری مەراسیمەکەی ڕابەری ڕۆحی ئێرانیەکان و بەشێک لە بڕیارەکانی ئەم دواییە بە گرنگ بۆ کاڵکردنەوەی هەژمونی ئێران لە ناوخۆی عێراق لێک دەدەنەوە. ئەوێت لە ڕاستیە بە شێوەیەک لە ڕاستیە هەنگا و هەڵگرێکە عێراق خاوەنی بڕیاری خۆیەتی و ئەوێ هەژمون و کاریگەری ئێران کەم کاتەوە. ملاحەقەکردن و بە دوواداچوونی دۆسەی گەندەڵکاران ئەمە هەنگاوێک بوو. سەردانەکەی بۆ واشنتن لە ڕاستیە بۆ دەربڕین و وەرگرتنی پشتیوانی ئەمریکایە بۆی. پەیامی سەرۆگۆزیرانی عێراقم زۆر بە لاوە گرنگ بوو کە یەکەم بەشداری نەکرد لەوەی تاران، دووەم کاتێکی زۆر دیاریکراوی داناوە کە ئەو مەراسیمە تەواو ببێت و نەشی هێشت لە بەغداوە بە مەراسیم بڕوات بەرەو نەجەف مباشرەتەن تەیارەکە بێت لە نەجەف بنیشێتەوە و لەوێ مەراسیمەکەی لە ناو نەجەف بۆ جێبەجێ بکەم. لە دوای ڕوخانی بەعسەوە ئێران لە ڕێگەی گروپە توندڕەوەکانی نزیک لە خۆیەوە هەژمون و کاریگەری خۆی بەسەر دۆخی سیاسی و ئەمنی و ئابووری عێراقەوە بەجێهێشتووە. بەڵام لە ماوەی دوومانگی کابینەکەی زەیدی هەنگاوەکان بۆ بەشێکی زۆر لە عێراقیەکان دڵخۆشکردن. بەو پێی پێیان وایە بەشێک لە بڕیارەکان بۆ گەڕانەوەی سەروەریە بۆ خاکی عێراق. سنوور کەریم، دەنگی ئەمریکا. ساڵە هەل پێما بێ لە ناوچەکە ئەمێنینەوە لە عێراق میێوانمان هاوکارمان سەمیرا لەگەڵمانە. لێ ڕاستە لێ دۆسەیەکە دنە نەگریدەی بە ئێرانەیە و مەراسیمن سەرکردەی ئێرانەیە بەری سەردانە خۆیە واشنتۆنەیە پەیتەخت کۆ دێ هەفتەیە بێ پێک وەرە سەرۆکوەزیری عێراقی عەلی زەیدی ئیرۆ ڕاگەهاند کۆ دێ دەمەکە نزیکدا دێ هەفپاریەکە سیاسی و ئابووریە نو دێ ناوبەرە عێراق و ئەمریکایدا وەرە ڕەگەهاندن. ئەف دەمەکێدایە کۆ هەرێم بە پشتگیریە ئەمریکایە هەفکاریەکە نویا عێراق و سوریە دەبینە و گوهرتنێ نو
ده هفسنگین هرمی ده دیار دبن جبو ام بهتر و مجاره رونی بکن افکار ما سمیرا علی مدی مرایس باس سمیرا کت مرایی افراغ هندنا علی زیدی تشواته دوی قناغن هذا تمایرو ده بله داخویانی زیدی کو ایرو دای بریا سردانایی هفتیا بهت جبو واشنطن گرینگیک مازن نشان داده کو زیدی حول داده روپلک نو یا پیوندین دگل واشنطن را وکه او پیوندی لسر تنی لسر آل لشکری او لهیه نبه بلکو لسر بنگه هفپاریا آبوری ببه او جی خالق پر گرنگه یا دویان جی جبوه خالی وی گلک بینگاب جی آبتن بریا بهت جوانا شرعی لدج گندلیه جوانا بچکرنا کومن چکدار دیسان واته که دنیا سیاسی جی هي او جي اوكو عراق ايرو دخوازه سروريا بريارن بغدايه زيده ترببه ونزيقونك مازنتر هبه جو واشنطني دهمان وقتي دا دور جبان دور ايراني بس واتيويناه جي كو بيوندين كور يتكفن لتقال ايران جي قطبك جبرويك ايرو داخوانيا خدا قلت كو او هول دده او عراق هول دده كو نزيقونك دناف برا واشنطن وطهران دا بيدا ببه سميرا وقت دزاني أمريكا چندين گرێبەستی لەگەڵ عێراق ئەنجام داوە لە ڕووی بما لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان ئەم گرێبەستانە تا چەند ئەتوانن لەسەر دۆخی ئابووری عێراق کاریگەر بن بەرەو باشیان ببات بەڵێ بێگومان gelek giringin ev girêbestên vê dawiyê digel kompaniyên petroleyên Amerîkayî îro jî girêbestek hebû nû di navbera kompaniya petrola Bakur û digel kompaniya KHN ji ber ji bo pêşxistina zeviya Hemrînê û gelek kompaniyên dî Halliburton hebû Capital TI هبو اف کمپانیانه نهو کار دکن جبو داکو هناردن هلبرین و هناردن پترول عراقی زیاده ببه و بگمان باندورک ارینی گلک هبل سر آبوری عراقی. اولاتانه اما صالح بتایب دوانی مدلیس کنوتیان لیا لدباتی اوی فراوانی خوشگذرانی با خلق کدروس بکن به پیچوانه و کاریگەریەکی خراپتریان بووە لە سەرکردن و بە پشتگیری ئەمریکای حتیش چارەسەر دەبێت ویستمەوە بڵام ئەگەر بێت و ئەمریکا پێم وابێ لەم چۆن پاڵپشتی زەیدی دەکا بۆ بنبڕکردنی ئەو گەندەڵی و فسادەی کە هەیە لە ڕووی ئابووریەوە پێچێت وەک سەمیراش باسی کرد وەیە بەفرا و سووریا ژینها سەمیرا سووریا و عێراقیژی بە پشتگیری ئەمریکای دەرباسی قۆناغەکردنە دە پەیوەندیین خۆدا دەبن ئەو قۆناغا دەما درێژە تەعەلبوون و قوتبوونا پەیوەندیان نها ئیدی بەداوی دەبێە و دیارە ئەف پشتگیری ئەمریکای وێ پێش بە دەبێت دەمەکێبەری ئەم تەv لە ئەوەکی حاضر بوون لە ببێژن ڕونشتێکی پانەلێک بوو بەحسا چهار دست پیشخریه 4 دریایان کرده هنکی مرا بحث او پروژکت حتانها لبر نرخاندنه لبر لیکولینه او هفدیتن زیده هنه دانستاندن زیده هنه ناو بینا او آلین و بجداری و پروژه ببن او پروژه و 4 دریان هر وقت گوت و بگرید ده و کنداوه گریده کنداوه عربی و کنداوه فارسی دی بیجن لگل بحر دریا سپی و دریا رش و دریا قزوینه او هر دریان گریده کو کوریدورک آبوری یا نو کوریدورک انرژی وان ولاتان گری بده دور جه تنگاوا هرمزه و آلوزین لتنگاوا هرمزه او بریا نفط عراقی پترول عراقی و دریا سوریه دربازی جهانی ببه زۆر سپاس سەمیرا بۆ ئامادەبوون دیارە مژی هاتم ببێژم دێ سپاس بۆتە سەمیرا نەبدلێ ئێرانێژی ئێران هەوڵ بدە کۆرێ گەلێک دەبەرژەوەندیە خەلکێوان هەردوو وڵاتان ببە سووریا و عێراقی پشتی نەخۆشی و ئالۆزیێن گەلێک دیتن بەێ سەمیرا گەلێک سپاس ji بۆ van ئاگاهیتە سپاس بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە
پەیوەندەکانی ڕۆژوو ڕاو بۆ چوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنتن بلەز و هورگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. ساڵح کاتی ئەوە هاتووە ساڵە دوور بکەینەوە لە دووبارە دنیای هەواڵ و خەبەر و سیاست بە جگە لە هەواڵ و راپۆرتەکانی ئەمڕۆ دەچینەوە لای جیهانی زانست و شتە سەرسوڕهێنەرەکان ئەو جێگایەی کە هەندێک جار ژیانی کۆنی ڕابردوومان بۆ دەگەڕێنێتەوە. زانایان لەم دوایانەدا توانیویانە لەو خومرەیەی کە هەزاران ساڵ لە نێو گەدەی مومیایەکی 5,000 ساڵەدا ماوەتەوە خواردنێکی نوێ دروست بکەن. زۆر سەرنجڕاکێشە بەڕاستە بەفرا و باشتری کەس کوڤان تشتێن وها زانست و تشتێن خۆش سەرنجڕاکێشت ئەو دیکە ئەو ژێ هەفکارێمە ڕێکارە وان جورەیان بڕاستی دشۆپینە دەم باش ڕێکار چیرۆکە وێ هەویرترشێک و ئەم هەنێک لە هەنەکەرێمی کوردی ژێت بێژن هێوانژی ئەو چیرۆکاوەی چییە؟ بەڵێ بەفرا و ساڵە هەروەکو گوتان بەڕاستی گوتان زانایان لە ئیتالیا جستەی کەسێکیان دۆزیوەتەوە کە نزیکەی 5300 ساڵ لەمەوە بەرگیانی لە دەستداوە بۆیان دەرکەوتووە کە لە ناوڕی خۆڵەکانیدا خومرە هەیە و ئەو هەموو ساڵە هێشتا بە زیندوی ماوەتەوە چوون لەو خومرەیە سەمۆنیان دروست کردووە. جا دەڵێن تامەکەی زۆر زۆر تایبەتە ڕێک کە تامی بکەی دەتگەڕێنێتەوە بۆ 5,000 ساڵ لەمەوبەر. ئەمەش وێنەیەکێتی لە شاشەکەدا دیارە ئەمە وێنەی دروستکراویەتی و ڤیددیۆی مۆمیاکە کەشمان لەلایە بەڵام تۆزێک گوتمان لەوانەی بینەران ئیزاجکە بۆیە دامانەنا توان خۆتان بیدۆزنەوە لە ماڵپەڕ. ئەو پیاوەی کە لە ئیتالیا دۆزراوەتەوە بەناوی پیاوە سەهۆڵیەکەی ئۆتزی ناسراوە لە ساڵی 1991 لە یەکێک لە شاخە سەختەکانی ئیتالیا دۆزراوەتەوە و تەماوەیەکی زۆرە دۆزراوەتەوە لە سنووری نەمساوە. ئەو کاتە بەڵام ئەوەی جێگەی سەرنجی زانکانی ڕاکێشا و ئێستا بۆیان دەرکەوتووە کە خومرەکە هێشتا لە ناویدا بە زیندوی ماوەتەوە لە ناوڕێ خۆڵەکانیدا. و ئەو کاتێک کە مریوە تەمەنی تەبان 45 ساڵ بووە بەهۆی بەفر و ساردی ناوچەکە جستەی نەشێراوە. ئەجا زاناکان کە دەبینن خومرەکە زیندووە زۆر زۆر کەیفیان پێهاتوە دڵیان پێی خۆشوە سەمونەکەیان دروست کردووە و دەشڵێن تامەکەی زیاتر لە گوێز دەکات. نەیانگوتۆ گوێزی کوێ چاوەڕێ بوون بڵێن گوێزی هەورامان بەڵام دەڵێن تامی گوێزی هەبوو هەر بۆش ناوەستن دەڵێن خومرەشی لێ تاقی دەکەنەوە بزان تامەکەی چۆنە. باشە ڕێکار بە تایبەتی سەمون بووە یا نانی فڵەت بووە ینی چوزانم نانی نەوەیەکی دیکە بووە یا خۆت دەڵێ سەمون بووە. پێی دەڵێن بە ئینگلیزی پێی دەڵێن ساوەردە و جۆرێکە لە سەمون کە لەو خومرانە دروست دەکرێت کە هەویرەکە دەترشێن بەڕاستی و شە کوردیەکەم نەدۆزیەوە بۆ ئەومە بەس وابزانم کولێرە لە کوردیە کولێرە بە خومرە ترشەڵەکانە دروست دەکرێت. باشە گرنگی ئەم تاقیکردنەوەی لە چیدایە ڕێکار؟ پرسیارێکی جوانە ینی ئێستا دەپرسین باشە زانایان چیان داوە لەمە. یەکێک لە گرنگەکانی ئەوەیە بەفراو پێمان دەڵێت کە تۆ سەیری ئەو خومرەیە بکەی زانایان لە کۆڵنەوەی لەسەر دەکەن دەیانەوێت بزانن ژیان و زیندەوەران 5,000 ساڵ لەمەوبەر چۆن بوونە. و ئێمە ئەو خومرەی کە ڕۆژانە بەکاری دەهێنن گۆڕانکاری زۆری بەسەرداهاتوە بە پێی کات گۆڕاوە بەڵام خومرەی ئەو پیاوە سەهۆڵیەی ئۆتزی ڕێک وەک خۆی ماوەتەوە. زۆر زۆر شتێکی سەرنجاکەش بۆ زانایان. گرنگیەکی تریشی ئەوەیە ئێمە خۆمان دەزانین خومرە ئەو کەسانەی کە دەست و دەوریان لەگەڵ ناندروستکردن هەیە دەزانن تامی خواردن دەگۆڕێت. ڕەنگە ئەم خومرەیە ئێستا دۆزراوەتەوە تامەکەی ئەوەندە تایبەت بێت دوو ڕۆژی تر لە بازار سەمونەکانی بەرنەکەون. بەس یەک پرسیارم بۆ ئێوە هەیە ساڵح بەفراو دەمەوێت وەک خۆی جواب بدەنەوە ئەو سەمونەتان بێتە بەردەست دەیخۆن؟ من ئابەدەن. دەبێت جارێ پێش تاقی بکەن کابرا کەسێدن بخۆن ئەمێ پشرا بخۆن ئەگەر حاضر ببێ. پێم سەیرە لە بەرۆی کاتی خۆی باو با پیرانمان بۆ زانیاریتیان شیلاوی گەدەی بزن و مانگاو مەڕیان دەرهێناوە پەنیریان لێ دروست کردووە ئەو کات کەسیش نەیگوتەوە وەڵا نایخۆم گوتویانە تامەکەی زۆر بەتامە و خۆماڵیشە. گەلێک سپاس بۆ ڤان ئەمێژن زانیاریین باڵکێش ڕێکار سپاس مەڵەتاوە. سپاس ڕێکار. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن
ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنتۆن بلەز و هورگیلی دگهینن وە. دەنگێ کوردان لە دڵی واشنگتۆنەوە. ئێستاش ساڵح دووبارە کۆتایی با بڵێن بەشی کۆتایی بەرنامەکەمانە و دەگەڕێنەوە بۆ جیهانی تۆپیپێ بۆ لای سیروان بە نوێترین هەواڵ و ئەنجام و پەراوێزی یاریەکانەوە بزانین سیروان چی هەیە بۆمان. شخواز باوەڕ دکەم سیروان لەڤر بمەرەیە سیروان ئەس دبێژم هاتە سەرەتایی تێ بەحسا یاریە ئیرۆ بکێ فەرەنسا و مەغربێنە کاوەی ئەنجام چ بنە دێژم هەما چەند دقەیدن دەست پێ دکای هەنجی ساعتەکە دن دەست پێ دکە چل جەمتە هەیە بێ دەربارەی بەس ینی ئەف دوو ڕۆژ نەبوو پێرمە کرد دۆ بەرنامە نەبووش بەرگۆ دۆ یاری نەبوون و بێریا وێ بەرنامە نەکرد بۆ ڕاستی بێژن ساڵح و بەفرا سەدی سەد مە بێریای نەکرد بەس من و بەفرا و دۆ مەد بەرنامە دۆن بە ئاوایەکی دن بەحساوێ کرد. بەێ ئیرۆ قۆناغا حیشتان یا جاما جیهانێ لە ئەمریکای دەست پێ دکە لێبەریکۆ ئەم بەحسا لیستکە ئیرۆ یا فەرەنسا و مەغربێکۆ لە باژارێ بۆستنێ وێ پێک وەرە بەریکۆ بەحساوەیەکێ بکن ئەمی هەرم باژارێ قامشلۆ لور پەیامنێرێ مە ئەمجد کورد و پێشبینیên وڵاتیên کورد دەربارەی جاما جیهانێ وەرگرتیە و کاگەلۆ ئەو حەز دەکەن کی تیم دوێ قەهرەمانیەدا بسەر بکەوە. والله من البرتغال للاسف دركت ان شاء الله فرنساري. ايوه فرنسا لعيبه هم اكيد بستينا ميسي بستينا. از مشجعه ارجنتين واكيد امين بستينن لانه هداف تاريخ المرايه وافضل لاعب تاريخ ده ميسي وتجاري ناهله ام دليما بشكي ام بخزن. والله كيف عم قلت ارجنتين رتي از تخوازم ارجنتين بلي از تبيجم يصال بفرنسا بستين. از مشجعي فرنسا. اجي مشجعي فرنسا. ارجنتين. فرنساوي واحد مكاب خسري. أرجنتين. مشجعي البرازيل بو برأي عمد أنا فرنساوي والله. لاعبي خورت ما شاء الله أداي دي كأس العالم دخورت والله. وأرجنتين كأس العالم مستين اللي سكا قالك خوشه وإن شاء الله يبستين. فريقي أو تيمين جو خورت يا زعيف ناس ناك يعني حمد تيم خورتن از بينم أرجنتين وبيجي ماتش داوي أو فرنسا بيجي داوي وأدبيجيم ويجي أرجنتين ربع. ودي از مشجعي البرتغال بو. از توقعتكم يعني يجي مغرب رأي أو فرنسا بس غالبا يجي مغرب رأي إن شاء الله. ان شاء الله الارجنتين كاس العالم بستينه امكان بيجي حظوظ فرنسا اما بيتر هنا بس وقت كان بيجي يعني ميسي بمرايه لا شيء مستحيل ان شاء الله من كاس العالم بستينه وقت جاراجو قديز ايه برتغال بوم بس انا زي فرنسا اجبر مبابي وزريالي مش جبولو بس خازم فرنسا بستينه اما برا ارجنتين الصين وقت عادي كيف الصين برا بستينه ودي توقعاتين المغرب المغرب ليزي اخوي ولعبه يخشوا ويصير قويين دفاع بس يجا حظ تنارينا مدى ومجتمع بين فرنسا بس انه ارجنتين يجي خرطه فعلى الاغلب فرنسا بستين بله مجتمع دي فرنسا جفا قال كي بالكيش هل بات يعني نارينا جدا هنا ومغرب جي يك جوان ولاتك ودوان نقاش هذا يعني دوان راوغو تشوني خلك قامش له هاتبون بو بحثا فيك بكن نوها جول باريز تيما بري تيما اجتماعيه سوريا كوا حسو جهولندا امريكا وتبخير هاتي بري حرتشتي از بخوازم كوا نارينا ولاتين قامش له تشاوديت يعني يكي قوت جو بلكي مغرب بستيني انا بكي هاري كيم او بيش بينيت جو مغرب بستيني تشد بيجه والله نارينا وي قالك باش
دزانه گلک پیش بنر تماس که نمیجی از بینم جی خودیه تیم مغربی تیم مغرب بقوت يعني باشە کاوا ژنها و دۆرە دەمژمێرەکێ و فەرەنسا و مەغرب بلیزن تو بخوا وەکو کەسێکی پسپۆر پێشبینیەتە چنە ینی دووارێ هوەریدە دوارێ تەکنیکیدە کێمانیە چه هەنە کی کەرتا سۆر گۆ یان بێژن کەرتێن زەر بوان ڕبوون بوون کۆم دوێ قۆناغێدە هەگەر تژمار بەحسا هەنێک کێمانی و ئەم بێژن ئێ هەردوو ئالیا بکن و ئەو یەک چاوە باندۆرێ لەوێ یاریە ئیرۆ لە بۆستنێ بکە براستی هر دو تیم بهیزن وکو تکتیکی وکو فیزیکی گلک بخوتن یاریزانی وان یدک بخوتن هر دو تیم دزانن چیوان تیخستن هر دو مدرب وان تیما گلک زیرکن دزانن چه دفوان هی چکار بکن يعني از باوري عمد تيما فرنسي بشكل بقوة دلاين هجومي وكو امبابي وكو عثمان ديمبélé وكو اليزي وكو باركولي ما تفسينك بتشوك اليزي وباركولي هرك انذارك زل دفوانه احتمال بترسيب بليزن جبرجو اگر انذارك دبخن يا بيتن نما كان بليزن او تصك بتشوك هي تيما مغربي تيمك بقلك بقوته او هجومي وان اسماعيل سيباري يسابق خواري نظام اگر كار بليزي يرو يعني كار او انا اگر بليزي وقوة وان بيتر باوري عمد فرنسا دخوازه ديارية خلاص كد اگر بچت اضافي یا بچت بنالتي وشانس المغربي بيتر ياسين بونو هينا ولو طرس ياسين بونو هي جول باريز تيما مغربي كوا يعني مغرب اذا بحثا ويتكرن وكو ولاتكي كو هر سال تيچاوري كرن كو بيجي جوان قوناغه جارا داوي دغو هسب رشه في جاري تبخوجي تبحثا كيركو تقوي بمينا يعني مغرب نها حساب شين تنكرن نوصى يعني اسخوازم يعني قال لك جارة ما بحثا ويكي كيريكو ايدي ولاتين بتشوك يعني ولاتين ام بيج افريقيا واسيا وامريكا اللاتيني ايدي فيري سيستما كيبونه كو دكارن خلبر تيمين اوروبي وتيمين وكو ارجنتين وبرازيل امريكا اللاتيني بقرن يعني سدما فيكي تشي كو تيمك وك مغرب ايدي هدي كثير ريزا مزنان ده ورزيش ده بس على جالك جرينجا تيم مغربي وكو ياريزان هميل جانا وان هميل اوروبا درباز بونه حتى مدرب وانجي اوروبا جانا وان درباز بونه فيري ليستيكا اوروبي بونه فيري انضباطا اوروبي بونه راس تيمك مغربي افريقيه بس انضباطا واني انضباطك اوروبيه تكتيكي وان تكتيكك اوروبيه اسلوب ليستيكا وان اسلوبك اوروبيه ياريزان وان جالك شي بونه ياريزان وان يدك لك باشي بونه او ياريزانا جي هميل تيم بقوات لاوروبا دليزن يعني نوكا بيجي بحث اسماعيل زيباري بكن او هجومي وان اوصال قريب بس اللي قال بايرن ميونخ كري يعني او تيمانا قالك بقوات اجبروي كي تجربتي وان دنا وان تيمي مزن تجربتك مزن دا يوان اجبروي كي امكارن بيجن كارو خبك وك او تيمي سيركي وكو ياريزان وكو جروبك ياريزانا مغربي دتوانن يعني بوان تيمي سيركي سري وانجلكي بيشين نجبو تكتيكي وفيزيكي قالك حاضرين بله كوا تشتا خوش إيروكو دو كسن هوالين هري نزيك دوستي نزيكن كيليان امبابي الآلية فرنسي وأشرف حكيمي الآلية مغرب كو بري دو باريس سان جيرمان دجيب هافر ليستبون هوالي هفني قلينك نزيكن بري دسبيكا جامعة جهاني كوا دهف بيفينة كده بحثاوي كي تكرن تكو تشاوا جيانا خوا يا تايبت قل كي بهافر دقادين أو مالباتين خوا اللي دماغو دبي بحثا فوتبولي حرتشتي خوش حرتشتي دور دخينن خوش هوالتيا خو دوستانيا خو دور دخينن ولهمبر هاف درد كيفن وامي ايرو نازبك كحتى كي جان رده دوستاني دبدج من هيدا ورزيش داكوا الله حكيمي هاجر برامبر امبابي بسكنه وبسكنيني شانسي مغربي قال قبل مك بله باشا كوا امي بهافر بشتي دمجميركي لوياريه تماشا بكن قالك سباس بوفان تيبيني وشروفي انت وفيك يجي صالح وبفرا اجهشن داويا دما خويا فوتبولي سباس سيروان قالك سباس بينر هيجا لفرجي ام دكن داويا برنامج ايرو تاجر كدن هرشاد وبختبر سباس بو ويم كاشمير لقلمان بون امرو پنجشنبه هەژدەی پوشپەڕی ساڵی 2725 کوردیە 26 کوردیە و تا جارێکی تر کات و ساتێکی خۆش.